بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش و سڵاوتان لەبێت. لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتووینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت با ڕاپەڕینی ئەم دواییانە. لەم بەرنامە زیاتر جەخت لەسەر ناوچە کوردنشینەکانی ئێرانەکەینەوە. ئەپرسین خەڵکی ئەم ناوچانە واتە پارێزگاکانی کوردستان بەشێک لە ئازەربایجانی غەربی، کرماشان و ئیلام بە چه شێوازێک و بە چه داواکاریەک لە ناڕزایەتیەکانی بەفرامباری 1404دا بەشداریان کردووە. ئەزمموی و پێگەی ئەوان لە ڕاپەڕینە ڕزگاری خوازیەکاندا چییە و ئەبێت چ بەرنامە و ئامانجێک بۆ داهاتووی خۆیان دیاری بکەن. بۆ ئەو مەبەستەش داوامان کردووە لە هاوڕێ وریا ئەحمەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا وەڵامی چەند پرسیارێکمان لەم بارەوە پێ بداتەوە. هاوڕێ وریا سڵاوت لێبێت و ئەم کاتت باش و زۆر سپاس کە داوەتی ئەمەت قبول کردووە و بەشداریان بەرنامە بووی. زۆر زۆر ڕێز سلااوم هەیە بۆ ئێوە و هاوکارانی تلویزیونی کۆمەڵە و هەروەها بینەرانی خۆشەویست. تکایە هاوڕێ وریا پرسیارەکانم ئاوا دەست پێەکەم. دانیشتوانی ناوچە کوردنشینەکان یعنی ئەو ڕادەی لە ناوچە کوردنشینەکان کە تا ئێستا بەشدار بوون، چۆن ڕادەی بەشداربوونیان لەو شوێنانی تر کە پێشووتر ئەزمون و تەجروبەی بەشداری لە شۆڕش و بڵێن بزوتنەوەکانیان بووە بڕێک کەمترە و ئەمانەی کە ئێستا تا ئێستا بەشدار بوون چه شێوازێک و بە چه داواکاریەک بەشداریان کردووە واتە لەم ڕاپەڕینە ئابووری و سیاسی ئێستا. ئەگەر مۆزوعەکە زۆرتر کوردستانەوە کوردستان خۆت ئەزانی هەمیشە پێشقراوەڵ بووە لە تەواو بارزاتێکی 47 ساڵی ئێرانە. ئیستا لەم چەند ڕۆژ ئەم 7 ڕۆژ ڕابردووە کە ئەم ڕاپەڕینە دووبارە دەستی پێ کردوێتەوە بۆ شێوەیە خیابانیە بە حاڵبڕێ لە مەناتقی کوردستان ئەس جملە مەسەڵ کرماشان بەڕاستی دەست پێشخەرێکی یعنی دەستی خصوصە بەر و زۆر چالاکانەوە زۆر فعالانە بەشدارن. شاید لە بڕێ لە شارەکانی تری کوردستانە ئەو بەرچاویە نەبێت لە ناو خیابانەکانە، بەڵام بەرحاڵ ئەوە ناشارێتەوە کە کوردستان تەنیا لە ڕۆژ ئەوەڵیەوە سەرتاپای کوردستان هەرتا ئیمڕۆ جمهوری ئیسلامی هەر لە بێخەوە لە هیچ شرایەتێکیا قابل پەسەند نەبووە بۆیەوە نەک تەنها ئەوەی کە قبوڵی نەبووە بەڵکو بە درێژایی ئەم چواردەها شەڕێک کردووە لەگەڵ جمهوری ئیسلامیە و خوێنی داوە و ئیستر لە شارێکا مەسەن تۆزێک کەستر بێت و لە شارێکا تۆزێ پڕڕەنگتر بێت ئەو حقیقەتە ناشارێتەوە کە کوردستان بەڕاستی لە تاریخ ئەم چەندەها نەخشی گەورەی بووە. و من حەزەکەم بەوەی ئشارە بکەم چون کەلیمەی کوردستانەکە خۆی بۆ خۆی لە خۆیان هیچ معنیکی نییە. کوردستان بێ بە نەزەر من بێژین چەپ و ئەفکاری چەپ لە کوردستانە، چون ئەم ئەفکارەیە کە توانیویان لە کوردستانە ئەو نە پایگای ئیجتماعی ببێت کە هەر لە ڕۆژ ئەوەڵیەوە نامەتیەکان جمهوری ئیسلامی هەرتا ئیمڕۆی بناسێت و دەستنیشانی کات و بتوانێت لە شایەتگەل مختلفێکە بەرامبەرکی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامیە حفظ بکات و حتا تا حدودێ فرێج بیسەپێنێ بەسەر بۆ چوونهای فکری تری کە لە ناو کۆمەلگای کوردستانە مۆجودن و ئەوان بەرحاڵ لە زۆر شوێنە ئەیانتوانی جۆرێتر بن بەڕاستی، بەڵام بەنەزەر من کۆمەڵە لە کوردستانە ئەو نەخشەی توانیوە تا ئیمڕۆ بگەڕنێت کە لە کوردستانە جمهوری ئیسلامی بە هیچ شێوەیەک مەقبوڵێت پەیان نەکا جێگەی پاپەیان نەکات و ئیسش لەم ئاخرانە و کە جمهوری ئیسلامی بە نەزەر من بەرەو ئاخر عمر خۆی خەریکە ئەڕوات کوردستان لە هەموو شوێنێک زۆرتر توانیوی ئەو نەخشە بگەڕێنێت کە بۆچی جمهوری ئیسلامی نابێ ببێ بە ساحب ئێران، بۆچی جمهوری ئیسلامی دیاقەت ئەوەی نییەوە بۆچی ئەبێ مردم لە مقابل جمهوری ئیسلامی و مبارزە بکەن. بۆنەوە من بەڕاستی بۆ خۆم ئەوە نایبینم کە ئیسە مەسەن جنبش کوردستان لاواز بێ، هەرچەند ئێمە تەجربەی ئەوەیچمانە هەیە مەسەن تەجربەی
جنبش ژنجیان ئازادیمان هەیە خۆتان زانن ئشتباهاتی زۆریش کرا لێنا یانێ فعالینی ئێمەوە فعالینی بە تۆر کولی ئەم جنبشە خۆ تەبیعیە حتمما دەرس وەرەگرن و بە 100 نەفرە و ناچنە خیابان کە بە 80 نەفرە و بێنە دواوە و بلەخەرە ئەوانەی هەیە یانێ ئەوەی چه هەیە کە تۆ لە چ فەزایەک خەریکی ئێسفاداکەی و بە چه قودرێتێکەوە توی ئەچیتە ناو خیابان من وازانم ئەوانەیە زۆر تاسیری هەیە لەسەر ئەوەیە کە چۆنیەتی بەرابەرکێکردن لە تەک ئەم ڕژیمە تا دەندان مسلحە مهمە و بۆیە بە نظر من کوردستان حتمما هەر نەخشخۆیکی لەوەی کە بووە مطمئن بن زیاتر ئیفاەکەات. زۆر سپاس کاگوریا خەڵکی ئەم ناوچانە واتە ناوچە کوردیەکان لەژێر ڕێبەری حیزبەکانیاندا لە ماوەی ساڵانی ڕابردوو بەتایبەت لە ڕاپەڕینەکانی پێشوودا و لە شۆڕشی ژنجیان ئازادی خەبات و چالاکیەکانی وەک مانگرتنی گشتی و ناڕزاتیان پێکەوە ڕێخستووە. دەستکەوتەکانی ئەو خەباتە چۆن پەیوەزە بن بەم ڕاپەڕینەی ئەمڕۆوە؟ زانکی ئەوەڵین وە گەورەترین دەستاوردی ئەوەیە کە فەرسەفەی کولی جمهوری ئیسلامی بە هەموو پەڕووباڵێکیەوە چۆتە ژێر سوال یعنی بە نەزەر من ئەوە دەستاوردێکە کە جنبش کوردستان هەمیشە ئارەزووی کردووە هەمیشە مردم لە کوردستانە و حیزبەکانیان وە بە تایبەت کۆمەڵە ئارەزویان ئەوە بووە کە مردم ئێران شعارەکانیان ببێ بە مەرگ بەر جمهوری ئیسلامی ببێ بە نەمانی جمهوری ئیسلامی بە نەزەر من لە ئێرانە لە هەر کوێکەوە لە هەر شرایەتێکەوە هەر سەردەمێکە ئاعتراز کرابێت هەمیشە دایم بەرەو کوردستان تواشانەکرێەوە کوردستان وتوێ نەمانی جمهوری ئیسلامی من ئەوەیچە ئەزانم و من کە متاڵەباتی کرێکاری ئەنواع وەقسا متاڵباتێک کە مەوجودە و بووە و هەر ئیمڕۆژ مهمە چ لە حەق دەستمزدە و بگرێت تا ئەنواع وەقسام ئازادیگەلێکە لە مردم سەلب کراوە هەمووی ئەوانە متاڵبات بووە و ئیمڕۆژ ئەو متاڵباتانە هەر هەن بەڵام لەسەرەوەی هەمووی ئەمانەوە لە هەمووی ئەمانە مهمتر نەمانی جمهوری ئیسلامیە کە نەمانی جمهوری ئیسلامی لە ڕۆژ ئەوڵ لە کوردستانە مەترەح بووە ئیمڕۆژ لە ڕۆژ ئەوڵی قەویترە و ئەوە دەستاوردێکە کە ئێستا ئێمە لە ئێرانە لە کول جامعی ئێرانە ئەیبینینەوە بۆیە بە نەزەر من ئەو تەلاشگەلەوە ئەو خوێنگەلەوە لە کوردستانە دریاگە حتمما ئەوە نەتیجەکەیە ئەلبەتە ئێمە ئەوەیش لە بەرچاو بگرین کۆمەلگای ئێران کۆمەلگایکی بە نەزەرمە زۆر سیاسیە ئەوانیش خۆ شارەکانتر نەخەوتون شارەکانتریش لە بە تاریخ ئەم چەندە هەیە قوربانی زۆریان داوە بەڵام ئەو یەک پارچەگیەوە لە کوردستانە بەو شێوەیە کە توانیوە یەک پارچە لە مقابل ڕژیمەکە و بێسێتەوە ئەو بووە کە لە باقی مناتقتر ئێرانە نەمان بیوەنە کە خۆشبەختانە ئێستا خەریکی نەیبینینەوە. کرێکاران و زەحمەتکێشانی کورد چوە کرێکاری کۆچبەر چوە ئەوانەی کە لە کاتی سەربازیان لەگەڵ هاوچارە نووسانی خۆیان لە ناوچەکانی دیکەی ئێران تێکەڵ بوون و پەیوەندی دۆستانە و تەنانەت هاوکاری خەباتکارانیان دروست کردووە. ئەم ڕاستیە لە دروشمەکانی خەڵکی بەلوچ و تەورێز و تاران و لە ڕاپەڕێنی ژینادا و لێگرتووی لەگەڵ کوردستان ڕەنگی داوەتەوە. ئەگەر بزانانی لە پرسیاری یەکەمیش ئشارەم پێکرد ڕادەی بەشداربوون لە بەشێکی کوردستانە لەم حاڵەتە چاوەڕوانی بەشداریکردن لە خەباتی ئێستا لە ئاستێکی ملیۆنیدا لە هەموو کوردستان چاوەڕوانێکی واقعبینانەیە بە نەزەری ئێوە یا نەخیر ئەستەمە وانە؟ ئەوڵەوە چاوەڕوانێکی زۆر زۆر واقعبینانەیە و هیوادارم لە ئاسرە وەختە هەرەوەی اتفاق بکەوێت. زای چۆنە ئێمە لە تەک کۆمەلگای کاڕوبەڕووین کۆمەلگایکی زۆر لە حازە زۆر دەوڵەمەنە بەڵام لە دەوڵەمەندبوونی چیا یانێ دەوڵەمەنی منزورم کەلیمەی پارە نییە بە هەموو لە حازەکە بە لە حاز فەرهەنگی و بە لە حاز تاریخی و لە حاز سیاسی و بە لە حاز زۆر لە حاز و کۆمەلگایکی زۆر دەوڵەمەنەوە ئەوە خۆی لە خۆیان هەرچەند سەرمایە گەورەیەکە من تۆزی لەسەری تۆزی حەدەم بەڵام لە عین حاڵێکا خۆی وەکو بارود وایە مەسەڵان کورد بوون و فارس بوون مەسەڵەن شیعە بوون و سنی بوون مەسەڵەن زمانهای مختلف و لەهجەهای مختلف و تاریخهای مختلف و ئەوانە
ئەگەر تەوەجۆتان کرد بێت دەوڵەتانی دەوروبەر چێ منیسن مەسەڵەن کەلیمەی حتا لەسەر کوردستانیش زۆر بەعینی لە عەرەبستان سعودیەوە حتا تورکیەوە حتا جمهوری ئیسلامی یعنی هەر زل هێزێک لەم دەوروبەرە ئەبینیت ئەمانە بە درێژایی عمریان و بە تایبەت لە ساڵانێکە کە جمهوری ئیسلامی حاکم بووە سرمایە گوزاریان کردووە لەسەرەوەی کە ئەم ملیەتگەل مختلفە زوانگەل مختلف فەرهەنگەل مختلف لەهجەهای مختلف مەذاهبی مختلف هەمووی ئەمانە یەک حقیقەتی گەورە بشارێتەوە ئەو حقیقەتە گەورە چییە؟ کۆمەلگایکی تەبەقاتیە ئەو تەبەقاتی بوون ناو کۆمەلگا بشارێتەوە و ئەمانە بخاتە گڕ بیاخاتە گیان یەک و لە ئەمانە وەختی بکەونە گیان یەک و یا یەکتریان قبول نەبێت و یا تەفاوەتەکانیان بۆیان زۆر مهمتر بێت تا شێوەی ژیانیان ئەو عانە ئەوان دەست باڵایان هەیە بۆیە ئەم کۆمەلگا بە نەزەری من جنبشی چەپی ئێران و خودی خۆیچمان زۆر زەحمەتیان کێشاوە زۆر خوێن دراوە بوو ئەوە عەکسی ئەمە بێت یانی هاوسەرنوێشتی ببێ بە ئەسڵ مەسەلەکە ئەو شتەی کە خۆتیش هاوسەرنوێشتی ئەگەر ئێمە هاوسەرنوێشتی ببێ بە لەوحەی ژیانمان دەی هەموو کرێکارێکی بەلوچ کرێکارێکی فارس کرێکارێکی عەرەب کرێکارێکی تورک و کرێکارێکی کورد سەرنوێشت هاوسەرنوێشتن و ئەمانە ئەگەر سەرمایهدارێک فارس مەسەڵەن فارسێکی سەرمایهدار یا کوردێکی سەرمایهدار ئەوانەی هاوسەرنوێشتن بەڵام ئەوان تەلاشەکەن بە ئیمکاناتێکەوە هەبە دەستیانەوە تەبەقەی خواری ناو کۆمەلگا بخەنە گەڕی یەک بیاخەنە گیان یەک بۆ ئەوە حکوومەتەکەی خۆیانی بێ ئەمە دریاوەسە تا ئیسە خۆشبەختانە دراوەتە دواوە یعنی جوانەکان ئێران کرێکارانی ئێران بەسەر ئەوەی کە هیچ تەشەکوڵێکی مجازیان نییە توانیویانە بەڕاستی ئەو ملیەتگەلەوە هەن و کرێکار تەبەقەی کرێکار کە ئەکسەریەتی کۆمەلگای ئێران تەشکیلەدا ئەمانە بپارێزن لەو بۆچوونانەیە کە وەکو سەم وایە بخێتە ناو کۆمەلگاکە بۆیە بە نەزەر من زۆر دەستاوەردێکی گەورەیە و سەرمایەیەکی گەورەیە ئێستا ئێمە باشایەکەین وەختی مەسەڵەن بەلوچ و کورد و تورک و عەرەب و فارس و هەمووی ئەمانە دەست منراو دەست یەک و بۆ ژیانێکی باشتر مبارزە بکەن دەستنیانە سەر زەخمەکانی کۆمەلگا یانی نەداری تەبەقەی نەدار لەکوێک بێت چ لیباسێک لە بەریا بێت بە چه زمانێک قسە بکە بە چه شێوەیەک هەرسوو کەوتکە مهم نییە مهم ئەوەیە ئەم تەبەقەی نەدارە هاوسەرنوێشتە و ئەوە ئەکسەریەت کۆمەلگاست ئەگەر ئێمە مۆفەق بین کە تا ئیسە خۆشبەختانە مۆفەق بووین لەوە جڵۆگیری بکەین کە ئەمانە کەونی گیانیەک ئەگەر ئێمە مۆفەق بین ئەم جنبشە سەراسەریە لەمە ئێسفادەکەین کە ئەو تێکەڵاوی هەر چێ زۆرتر بێت هاوسەرنوێشتەکان زیاتر پەیوەند بخۆن بەیەکەوە بتوانن سازمان یافتە بەیەکەوە کار بکەن مطمئن بن کۆمەلگایەکی لایەقی شەئەنی ئینسان دەتوانین دابمەرزێنین و تا ئیسە خۆشبەختانە جمهوری ئیسلامی بە هەر تەرح و پیلانێکەوە بوویە مۆفەق نەبووە تەفرەقە ئەو نەبخاتە ناو ئەم فەرهەنگە جیاوازە لە ئێرانە کە بتوانێت خۆی ئیسفادە لێکە بۆیە من وازانم ئەمە زۆر مهمە نقطەیەکی بەڕاستی زۆر مهمە کە ئێران کۆمەلگایەکە بە زواگەل مختلفە و بە فەرهەنگل مختلفە و بە بۆچونگەل مختلفە و بەڵام تەبەقاتی بوونی ئەسڵ قەزیەکەیە یعنی تەبەقاتی بوونی ئەم کۆمەلگای ئێرانە ئەسڵ مشکلەکەیە ئەگەر ئێمە مشکل تەبەقاتی حەل بتوانین بکەین هەموو مشکلەکانتر دەتوانین حەلی بکەین ئەگەر مشکل تەبەقاتی بمێنێتەوە یعنی تەبەقەی دارا بمێنێت و تەبەقەی نەدار بمێنێت لەو کۆمەلگا باوەڕکەن کوردستان هەرچێک بێت و بەلوچستان هەرچێک بێت بەدبەختیەکان ئەکسەریەت بەسەر ئەکسەریەت مردمە هەردا ئاسەپێتەوە بۆیە ئەوە نقطەیەکی زۆر مهمە کە ئێمە هۆشمان بەوە بێ و من هیوادارم فعالینی ناوکەم متمئێنمەوانە زۆر لەو بابەتە زەحمەتیان کێشاوە نەتیجەی زەحمەتەکانیان ئێمە ئەی بینین ئەمانە زۆرتر پەرە پێ بدەین و بتوانن هاوبەستگی
عملی و عینی لە بین تەبقاتە دروست بێت یانە تەبقەی دارا ئەو هاوبەستگیانە مطمئن بن هەیە ئەوەی کە ئەو هاوبەستگی هێشتا بە عمل نێتوانیوە بە ئیجرای دەربێری تەبقەی نەداریە کە ئەم ئێعترازاتی سراسەریە ئێستا ئیمکانێکە بۆ ئەوەی کە تەبقەی نەدار بتوانێت خۆی سازمان بە بتوانێت پەیوەست بێت بەیەکەوە و بتوانێت قدرت خۆی لە مقابل ئەم زل هێزگەلەوە نیشان بە. سپاس کاگوریا خەڵک لە کوردستان ڕاپەڕێنی شۆڕژگێرانەی ژینیان دەست پێ کرد کە بە هەموو ئێراندا بڵاو بووە. لەو ڕاپەڕێنە ژنان و گەنجان پێشەنگ بوون. ئێمە پێمان وایە ئێستش ئەرکی ژنانی کرێکار، ژنانی کابانی ماڵ و هەموو ژنانی ئازادی خوازە کە بگەڕێنەوە بۆ ڕیزی پێشەوەی خەبات. ڕای جەنابەت چییە؟ زانچی سەرمایه‌دارێکی کورد هیچ احتیاجی بە هیچ نییە. ئەوان سەریان وەسڵە بە زۆر شوێنەوە لە زۆر شوێنی دنیا چۆ خەریکن یارمەتیەکرین. ئەوەی کە سەری بێکڵاوەمێنێتەوە کرێکار و زەحمەتکێشە. کرێکار و زەحمەتکێشی کورد هەر وەکو کرێکار و زەحمەتکێشێکی بەلوچ، وەکو کرێکار و زەحمەتکێشێکی فارس، ئەمانە یا ئەتوانن لە مقابل ئەم ستەم و سەرنداسەپاوە بەسەریانە یەکدەست بوێستنەوە لە پێشەوەی ئەم ئەعترازاتە بوێسن، نەیاڵن جنبشەکەیان قوربانی بێت، لە تئۆریهای وەکو فەراجنبشی و فەراحیزبی و فەراتەبقاتی ئەمانە فاصلە بگرن لە ناو تەبقەکەی خۆیانە بوێستن. ئەگەر تەلاشکەن نێڵەن جنبشەکەیان ببێ بە قوربانی جەماعەتێکی فاشیست وەک سەڵتەنە تەڵەبەکان، ئەگەر تەلاشکەن کە تایسەیش خۆشبەختانە کردویانە تەلاشکەن جنبشەکەیان ببێ بە دەستاوەردێک بۆ ژیانی خۆیان، نەک بۆ تەبقەیەکی مشخەص یا حزبێکی مشخەص یا قشتێکی مشخەص ناو کۆمەڵگا. تۆ تماشا بکە لە تاریخە ئەوانەیە کە ئینقلابیان کردووە زۆربەی زۆریان کرێکار و زەحمەت کێش بوون، یانێ سەرمایه‌دارەکان و مناڵی سەرمایه‌دارەکان و مناڵی دەوڵەت مەردان یا دەوڵەتدارەکان کەمترین یان قوربانی بوون. ئەوانەیە کە قوربانی بوون و تەغییر و تەحوڵیان بە وجود هاوردووە مناڵ کرێکار و زەحمەتکێشن. بەڵام ئەوەی کە بێنەرسی بووە هەر لە نەتیجەی ئەو ئینقلاباتەوە کردویانە خودی کرێکار و خودی زەحمەتکێشەکەیە. بۆیە ئەم جارە ئەبێ عەکس بێت. ئەمانە نەتەنیا لە پێشەوەی ئێعترازاتە بێ قرار بگرن، ئەبێ داهاتووی ژیانی کۆمەڵگای ئێران بەدەستەوە بگرن، هەر لە ئیمڕۆ بەدەستیەوە بگرن، هەر لە ئیمڕۆ نەیاڵەن سەڵتەنە تەڵەب فەیکیان بکە. سەڵتەنە تەڵەب خۆتان نەزانن لە تەریق تەلەڤیزیۆن ئینتەرناسیۆناڵەوە سەحنەهایەکی هەر بنیان بەڕاستی تەعەجوبەکە لە مەهارەت و لە درۆغگووی ئەمانە سەحنەی واقعی مبارزات ناو خەڵکی ئێران تێرن چی تر ئەنەبانیەوە و فرۆشنەوە بە خەڵکی تر گویا واقعیت بوو لە سوەتێکە ئەسڵەن هەر واقعیەتی نییە. بۆیە قسەکە ئەوەش نییە کە مەسەڵ لە ناو ئێرانە جەماعەتی پەیان نەبن و جەماعەتی سەردەمدا شا نەبنووە، نەمە قسەکەم ئەوانە نییە. بەڵام قسەکەم ئەو حدود و سغورەیەکە ئێستا ئەوان خەریکن تەلاشی بکەن، یانێ ئەمە دەنگ پای فاشیسمێکی ئێرانیە ئەبێ هەر ئیمڕۆ بەری پێ بگرن، یانێ جوانگەل لە ئێرانە لە کوردستانە بەتایبەت ئەبێ پێشقراوەڵ ئەوە بن کە نێڵەن جنبشەکەیان قوربانی بێت. و من مطمئنم ئەو زەرفیەتە لەناو ئەم جنبشە هەیە و هیوادارم هەرچێ زووتر موفق بن. ژنان ئەتوانن نەقش بنوێنن وەک لە شۆڕەشی ژینا دیمان ژنان پێشەنگ بوون. کاکاوان ژنان عەسڵەن لە تاریخ جمهوری ئیسلامی ئەگەر تماشاکەیت بە نەزەر من نەقشی گەورەیان بووە، یانێ تۆ تماشای ژنانی ئێران بکەیت و بەنسبەت مەسەڵەن ژنانی عەرەبستان سعودی و ژنانی مەسەڵەن وڵاتانی عەرەبی حتا ئەمریکای لاتین نازانم هەر کوێکی دنیا کە گەرەکتە نەقشێکی زۆر زۆر بەرچاویان بوو ئەمانە. و ژنانی کوردستان لە هەموویان نەقشیان گەورەتر بووە، یانێ ژنانی کوردستان ئەتوانن ڕەهبەری جنبشی ژنانەی ئێران بەڕاستی من بەوا پێم وایە حتمما بە عەمەڵ تایسەی هەروە بووە بەدەستیانەوە بووە، یانێ لە هەر نقطەیەک ئێرانەوە حتا خارج لە ئێرانیش مبارزات ئەگەر ژنان دەستکەن بۆ مبارزات مطمئن بە چاوەڕوانن لە ژنانی کوردستان و تواشاکەم بزانن چۆن مبارزەیان کردووە.
و چۆن خەریکن مبارزاکەنەوەمانە خودی جنبش ژیان ئازادی و شعارەکانیان خۆتان بینیتان کە لە سەر تا سەر دنیاوە من ئێمڕۆی اتفاقن خەریک بوومە هاتمەوە بۆ ئەم مصاحبە لە ڕێگات دوودانە تابلۆم بینی هێشتا هەر ژیان ئازادی مەسەڵەن لێرەیچە هەر لە شوێنی گەلێکە ئاوێزانە بۆیە نەقشیان متمەئین بە زۆر گەورەیە و نەخش گەورەیان تا ئەیسێج بووە و من متمەئینم لە داهاتوویچە ئەو نەخشە گەورەتر بێتەوە. سۆسپاسکا کەوریە پرسیارێکی تایبەتمان نییە ئەگەر شتێکی تایبەت هەیە کە خۆتان بتانێ ئاماژەی پێ بکەن و یان پەیامێک ڕوو لە بینەرانی ئەم بەرنامە تایبەتەمان هەیە لێرەوە لە خزمەتان فەرموو. من ئاڵیم ئەم جنبشە لە ئێرانە مهم دیرێکیەوە دەست پێ بکە ئەگەر لە ناو بازاڕۆ دەست پێکە زۆر زوو ئەبێ بە شعار مەرگ بەرجمهوری ئیسلامی ئەگەر لە ناو کوچەکۆ لە هەر کێکۆ دەست پێ بکە و دەستی پێکردووە زۆر زوو عمومی بۆسەوە شتێکەوە بە نەزەر من زۆر حیاتی مهمە ئەوەیە کە ئەم جنبشە ئەبێ بکێشێتە ناو مەحەلە فەقیر نشینەکان جمهوری ئیسلامی ئەو نە نیروی نییە کە بتوانێت لە هەموو نقطەیەکی شارەکان و دێهاتەکانە ببێت مادام بەڵام کرێکار و زەحمەتکێش لە هەموو نقطەیەکی ئەم وڵاتە هەن زۆر مهمە کە تاکتیک بگۆڕن تاکتیکەکانیان متەنەوع بێت ئەلعان جمهوری ئیسلامی هەر لەم هەشت ڕۆژان نیروەکانی مدام ئامادە باش بوون نیروەکانی هیلاکن بۆیە ئێدامەی ئەم جنبشە و تەنەوع لەم جنبشە و گۆڕین تاکتیک و گۆڕین مەحەلات گۆڕین نقطەی ئەترازات ئەوانە کارێکە شێ بکات نیروەکان جمهوری ئیسلامی نەتوانن ئیسراحەت بکەن هەرچی زۆرتر هیلاک بن و ئەوانە مادام ناتوانن لە هەموو شوێنێکی ئەم وڵاتە لە هەموو شوێنێکا وەکێک حاضر بن ئۆتۆماتیک زۆرێک لە نقاط ئیتر ئەوە ناتوانن پیا بگەین و کەوێتە دەست خەڵک بۆیە بە نظر من ئەوە نقطەیەکە کە من حەزم کرد هەروە شاید نەخسەکانمان لە بیرم توێ شارە پێکەم وتم با ئیزافێ بکەم و زۆر سپاسانەکەم بۆ ئەوەی کە ئەم دەرفەتتان خۆڵقاند و بەیەکە قسەمان کرد ئێمە زۆر سپاسی جەنابتانەکەین و سپاس بۆ بەشداربوونت سپاسانەکەمان دونر بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی ئەم بەرنامە هاوڕێمان بوون تا بەرنمەیەکی تر ماڵەوە